سڵاوتان لێ بێم کاتتان باش لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەم جارش کۆمەڵێک بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لەخۆ دەگرێت. تا کۆتایی لەگەڵمان بن. تەنها لە کەرەستەی کاغەز و کارتۆن گەنجێکی شارۆچکەی پیرمام ئۆتۆمبیلێکی سەرنجڕاکێش دروست دەکات. گەنجێکی کۆمەڵگەی خانکێ 200 کامێرای جۆرا و جۆری کۆن کۆ دەکاتەوە. هاوڵاتیەکی کوردی دانیشتووی ئەڵمانیا شوێنێک دەکاتەوە بۆ فێربوون و چاکردنەوەی ئامێرە میوزیکیە کوردیەکان. گەنجێکی شارۆچکەی پیرمان بە سەلیقەیەکی جوانەوە لە کەرەستەی بێکەڵک و بێسوود کۆمەڵێک ئۆتۆمبیلی جوان و سەرنجڕاکێش دروست دەکات بۆ جوانی. زۆربەی و بابەتانش کە لە کارەکانیدا بەکاری دەهێنێت کارتۆن و کاغەزن و هەروەها و دەڵێت بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێستا خواستێکی زۆر لەسەر کارەکانی هەیە. بەشێک لە کارەکانیشی دەبەخشێت، هەروەها دەڵێت بەشێکیشیان دەفرۆشم. خۆی ئەو فکرە لە سەرەتاوە من زۆر حەزم لە پاس بوو. پاس لە زوو لە بازار ئەگەڕام نەبوو، مەشایەکەمە دەستکەوت. ئەم مەشامینە بە کارتۆنی هەیکەلێکم بۆ دروست کرد کردمەوە پاس. ئەوم دروست کرد سەبەر دانەی تریژم دروست کرد. ئەو تام نەکردیدی تقریباً 2-3 مانگەک ڕاوەستام. ئەو جارەی ئینامۆ دیسا دەستم پێ کردەوە، 3 شکەم چا کرد. لە فەیسبووکم بڵاو دەکرد، خەڵک دەیدیت گوتی لۆمان چاکە، وەڵا سەبەر چام کرد. وەلی هات قەلابم چاکردەوە جارەی. قەلابێکی سۆرم چا کرد، لە دووی عینە تڕێلەکیژم چا کرد، لە فەیسبووکم بڵاو کرد. وەڵا وەلی هات خەڵک دەیدی دەیگوت لۆمان چاکە. سەبەر زۆرم چا کرد، ئەوانم چا کرد، ئەم کرێنەیان. لە دۆ کرێنە چەند سیارەش کاتە چام کرد، ئێستاش باشە یعنی. لە 2016ەوە دەستم پێ کرد نارە پاسەکەم دروست کرد، پاسێکی گسکە بوو. هەر لەو مەشایەکەمی ناکردمەوە پاس هەیکەلەکەم بە کارتۆن دروستکە لەسەر مەشایەکەم دانا. سەبەر چام کرد هەتا 2000 تقریباً 18 دروستمە کرد. قەلام دامە هەمووی 3 قەلام چا کرد. بەڵام پاس تۆشتانە هەت چام دەکرد نابەنیەوە پاسێک 2 پاس تەلەبیان دەکرد خەڵک لە فەیسبووک بۆم چا دەکردیان برادەر ۆشتانە و بە هەدیە لۆم چا دەکرد. بخۆم زۆر حەزم لەو کارەی بوو، هەر لە مناڵیوە مەڕقم و سیارەی جوان و شتی زۆر جوان مەقاس هۆشتانە مەڕقم بوو، کارتۆن هۆشتانە دروستم کرد. بەڵام فکرەکە یوتیوبی زۆر هاوکارم، ئەنی لە یوتیوبیش فکرە هۆشتەکان زۆربیان لە یوتیوب وەرگرتووە. هەمووی پارچە بەم قاسەکە ئەیبڕین بە کەتەرە لەزگی لێ ئەوجا هەیکەلێکی وتی چا کرد ئەوەنە لێ دەین. ئەمە هەلاقی جیلکانی پێ دەڵێن، ئەو هەلاقەکان هەیە. ئەمە قوتووی سپڕایەکان هەیە ئێویە. ئەمەیان قەمیشە، ئەمە قەمیشی بچی پێ خۆین. ئەمە ئیشاعەیە، ئەوە هەمووی کارتۆنە، فلسە شتەکان هەم بە کارتۆنی دروست دەکرێ. ئەمە ئەو یانی سیبەکان هەنەوە قوتوەکان هی مناڵان ئەوە سووخ کراوە بووینەوە ستا پشتەکانی. بینین هەمووی شانسی شتەکانە هەمووی کارتۆن، هەر هەمووی بە کارتۆنی دروست دەکەن. زۆرم پێ جوان بووە، هەنی سیارەکەم زۆر بەدڵ بووە، حەد یەک شکۆلۆ لەگە بەڕاستیەکەی. کچێکی تەمەن 16 ساڵ لە شارۆچکەی سۆران کە لە پۆلی یازدەی بنەڕەتی دەخوێنێت حەز و خولیای بۆ شارەزابوون و فێربوون لە کولتور و زمانی کۆری وای کردووە کە هەوڵ بدات فێریە و زمانە بێت. ئەو ئێستا بە تەواوەتی شارەزای زمانی کۆری و قسەی پێ دەکات. دەشڵێت کە حەز و خولیای ئەوەیە بتوانێت لە کۆریا بخوێنێت و فەرهەنگێکی زمانەوانی تایبەت بە زمانی کوردی و کۆری دروست بکات.
من ناوم ئاشنا جەدێح قوتابیم لە قوتابخانەی دیلارەی دوانەوەندی کچان تەمەنم 16 ساڵە و پۆڕی 11. 안녕하세요. 여러분 안녕하세요. خولیای بوون بۆ ئەو زمانە لە ڕاستیدا لە حەز و خۆشەویستی خۆمەوە بوو. لە تەمەنی زۆر هەر لە مناڵیەوە زۆر حەزم بە کۆریەکان بوو، حەزم لێ بوو فێرە ڕەفتاریان ببم. بەڵام لەبەر ئەوەی زمانی کۆری بە زمانی کوردی نەبوو، بۆیە زمانی ئینگلیزیەکەشم زۆر خراپ بوو. هەر لە تەمەنی 10 ساڵی بۆ 11 ساڵی هەوڵم دا فێرە زمانی ئینگلیزی بم. دوای ئەوەی فێرە زمانی ئینگلیزی بووم لە تەمەنی 14 ساڵی کە پۆلینۆ بووم ئەو کات هەستم بە سیرکردنی ڤیدیۆ فێرکاریەکانی فێربوونی زمانی کۆری هەندێک لە ئەپەکان و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و سیرکردنی درامەکان بەو زمانە و هەروە بەرنامە شۆیەکان. خولای من ئەو حەز و ئارەزوی من بۆ کۆریەکان لەبەر ئەوە بووکەوە ئەوان شتی جیاوازیان هەبوو وەک وڵاتانی تردا نەبوو و ئەوان زۆر گرنگی تریان بە هونەر ئەدا. بەڕاستیدا هونەرەکانیان زۆر سەرنجڕاکێت بوون کە سەرنجی خەڵکی ڕاکێشە. بۆیە حەز و ئارەزوی من بۆ ئەو بوو هەروە لە زمانی ئینگلیزیەوە کە زمانی ئینگلیزیەکەم لەگەڵ ئەو زمانە کۆریا زۆر باش بوو. We have a new subject which is دارت فين مثلا شكل عندنا دور اللو بيبي باش وازا شيء اوكي عشان بالنسبة لقطابي عشنا جديح كهوريما هاو بول يكترين وڕۆژانە لەگەڵ یەک دەین و دەڕۆن بۆ قوتابخانەوە وانە کەرمان لەگەڵ یەکتریە و بەڕاستی قوتابێکی زۆر ژیرورە لە هەموو بابەتەکانی نەک تەنانەت بابەتی ئەو بابەتانەی کە لە قوتابخانە باز دەکرێن و بە هەوڵی خۆی فێری زمانی کۆری و تورکی بووە و ئینگلیزیشی زۆر باشە و ینی وەکو حەزێکە بۆ منیش کە من وەکو ئەو بم فێری ئەو زمانانە ببم هەرچەندە هەوڵم لەگەڵ دەدا بۆ فێربوونی زمانەکان کە ئەو زمانە ئەو دەیزانێ و زۆر شتی لێوە فێر بووم لەبارەی مێژ و ینی زمانەکەیان و کللتوریان و ئیتر خۆشیشمەوە زۆر. من فێرم subject Look him out. We look him out. They built a new bird last year. Object كمان كاملة. قوتابیەکی زیرەک و لێ هاتووە قوتابیەکی زۆر چالاکە و هەم قوتابیەکە هەم لە ڕووی زمانی ئینگلیزیەوە هەوڵ ئەدا کە قوتابیەکی سەرکەوتوو بیت و وەروەها لە جگە لە زمانی ئینگلیزیش زمانی تریش هەوڵەدا فێر بێ وەکو زمانی کۆری زمانی تورکی و لە بواری خوێندنەوەشدا زۆر هەوڵ ئەدا کە خوێندنەوە لەبارەی مێژ و لەبارەی ئەو شتانی کە گرنگن خوێندنەوەیان بۆ دەکات و بەڵام تەڵەبەکان هەستەکەم هەمویان کاریگەری ئاشنیان لەسەر هەبیتن کە قوتابیەکی زیرەک و لێ هاتووە هەوڵە تەڵەبەکان دریش هەوڵدەن وەکو ئەو هەوڵ بدەن و یعنی باش بن وەکو ئەو. ئێستا زۆر هاوڕێم هەیە کە لەوێ دەیناسم ئەوان سەرەتا کە منیان ناسی وتیان تۆ خەڵکی کوردستانی ئەیان وت عێراق وایان نەزانی کەەوە شەڕە واتە وڵاتێکی پڕ تیرۆریستیە بەڵام دوای ئەوەی کە منیان ناسی زانیاریان لەسەر کوردستاندا هەبووە ئێستا کوردستانیان خۆش دەوێت سەردانی کوردستان دەکەن. 안녕하세요. 저는 아시나입니다. 저는 6살이에요. 나는 한국어를 공부하고 싶어요. 정말 사랑합니다. 오늘은 여기 왔어요. 너무 행복하고요. 미안합니다. 오늘은 너무 피곤했어요. 다시 어서 오세요. خەونی من ئەوەیە کەەوە بتوانم فەرهەنگێک دابنێم تاوەکو خەڵکی کۆریا بتوانێت لە زمانی کوردی تێبگات و فێری زمانی کوردی بێت و هەروە خەڵکی کوردستانیش فێرە زمانی کۆری بێت تاوەکو زمانی کوردستانش لە وڵاتێکدا بڵاو ببێت.
هاوڵاتیەکی کوردی دانیشتوی ئەڵمانیا بەهۆی ئەوەی کە خولیایەکی زۆری هەیە بۆ مۆسیقای کوردی دوکانێکی کردوتەوە دوکانەکەی بۆتە ناوەندێک بۆ کەسانی کە ئەیانەوێت فێری ئامێری مۆسیقای کوردی بن یا بیژەنن یا بیکڕن. ئێستا لە هەر چوار پارچەی کوردستانەوە خەڵک سەردانی و شوێنە دەکەن. خيرات البير مسازات خلص كر براستي مديت هجمارا ملتي مي كرد تشروجاوا ب چه روجهلات ب باكور باشور الفر پر زيده بون اتش مرا بو درفت بهتر گو ام كاري كيلو ام وكن اموري موزيكي هر حاضر بن آماده بن چه نه مافروتن تناجي ام تعمير دكن ام كودرا اوروبا جيبي ام دشينن الالمانيا تنبي الفر زحمته جو يكوانا كي كاربيني واشي بكي بريوانا كي ام اجبا كوري كردستان يمتينن براسي وكو ختيما افدكان ما فكر مكاري خو مكر مديد ملتي مل مكوم بو ام قالك كيف خوش بون هونر من ديما مديد دكانا ما كاري قوم دكان بوكا مالك كردي Nikaki zov zaude esti tomori nika isu rahat vineno rahat geno varavi şine izne uza guretin teyardene nika Almanya'da zov zaude zov şevri de biraz ne yani. Ya Hızır. Tenga Ahmet de birisi ya Hızır. Keşten de meverdi ya Hızır. Sere koyra kötü vera ya Hızır birisi Sere koyra kötü vera گەنجێک لە کۆمەڵگەی خانکەی نزیک لە شاری دهۆک نزیکەی 200 کامێرای جۆراوجۆری کۆ کردوتەوە کە مێژووی زۆرێک لە کامێراکانی بۆ ساڵانی سیەکان و چلەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. ئەم گەنجە دەڵێت کۆکردنەوەی ئەو کامێرایانە بۆ من هەم خولیایەکی جوانە هەم بەهادانە بە شتە کۆنەکان. ئەف کامیرە ونت بینن ڕاستی گەلێکیش مێژوەیە هزر چێبوو من هەندێک کامیرە مەلماڵێ هەبوون ێ بابێمە بوون تقریبا نێزیکیا 20 کامیرا خۆشتەیە بوون هەزر چێ بوو مەگوت ئەزیوان کامیرا کۆم بکەمەوە وەک بیرهاتە نەگەژی و باوێ من و مەژیل سەر شۆلکردی من کۆم کردن تقریبا نێزیکیا 105 کامیرا منێ کۆم کردی و ڕاستیژی ملبەرە ئەس مۆزەخانەگە چێکم هێشتا کامیرا کۆم بکەم و مۆزەخانەگە چێکم و بگمە مۆزەخانە وان کامیرێت کەبن و بەتریاوانێت کەبنن گەلێکت ساڵی سیهای تێدانێت ساڵی چلای تێدانێت شێستانە هەفتیانە و گەلێک جوانێت کەبن شۆلجیت کە نەتو بێژی شۆلجی ناکەنە بەتریاوان شۆلجیت کەنە. بچووکترین کامیرەژی بەردەستێ منە گەلەگە بچووکە میمۆری تکەفتەیە
فۆتۆ دیگرتە ئەوژی 2 مێگاپێکسڵە پرێکە وایری تێتە گرێدان گەل کۆمپیوتەری بەس یا بێ شاشەیان کو شاشانی نامە شانس مرۆڤ دەگرێت و ئەو تەسویرە کا چاوە زەویە دروست بێت یان نا بەس 2 مێگاپێکسڵە. بەڕاستی مزەحمەتێکە گەلک ڤان کامیرا بەبێر ئەوە نێزیکی 6-7 ساڵەگە کامیرا کۆمتکەم یعنی تا گەهیتە وی حەدی گەلک جاراس عاجز بوو متگۆت ئەس کۆم ناکەم ینی هەند متعب پێوەدیت ئەنی گەلکش دەربە هاتن گەلک هەوا لە هەندێک ژێ دانا من یعنی وەک دیاری دانا من و بتریاوانژی مەکڕین ینی کامیرێت فۆتۆ نەژوێت ڤیددیۆنە و ئێت بچیک و مەزنن ساوێشۆ نەکردی بەسەوێ وێنێت فوري بون كنت تصوير فوري ومتبين لما تصوير جد وصدرت اف كاميرا شي قال كامله جاتا ما وصلي ما حسيت قال تقولني شي يعني اگر تبين خودي تكون فلاش هل تيرا شغال لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.